بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، پلەکانی خواناسی و دینداری لە خزمەت کتێبی مەدارج السالیکینە باسەکەین. هەندێک لە پلەکان لە خزمەتیانە وەستان باسمان کرد، پلەی ئینابەت و گەڕانەوە بۆ لای خوا، پلەی تەذەکر. پلەی تەذەکر لە دوای پلەی ئینابەت دێت کە رب العالمین ئەفەرمێ وما يتذكر إلا من ينيب. کەس ناتوانێت بگاتە پلەی یادی خوا و یادکردنەوەی خوا جەل جەلالوه ئیلا مەگەر پێشتر پلەی ئینابەتی بڕی بێ، واتە پێشتر لە کاتی خۆشی و ناخۆشیە گەڕابێتەوە لای خوا. ئینابەت لەگەڵ تەوبەیە، تەوبە لە کاتی گوناهە ئەگەڕێتەوە لای خوا. ئینابە لە کاتی عیبادەت و پەرستن و لە هەموو کاتەکانە ئەگەڕێتەوە لای خوا جەل جەلالوه. ابن القیم ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ باسی خەڵکی بۆ کردین کە هەمووی سێ بەشە: هەیانە دڵی بە تەواوی مردووە، هەیانە دڵی بە خەبەرە بەڵام چاوی نوقاندووە، لە غەفڵەتایە خەوی لێکەوتووە، هەشمانە دڵی زۆر زیندووە بە خەبەریش. ئیمامی هەڕەوی فەرمووی کێ ئەگاتە ئەم پلەی تەذەکوڕە؟ فەرمووی ئەبنیەت التەذەکوڕی ثەلاثەتون، پایەکانی سێدانن. یەکەمیان الانتفاع بالعظەتی، ئەبێ سوود لە ئامۆژگاریەکان وەرگێ، لە دەرسەکان وەرگێ. الاستبصار للعبرەتی، چاوەکانی بکاتەوە پند وەربگرێ لە دەوروبەر، لە گەردون، لە کەون، لە کائینات. والظفر بثمرة الفكرة، لەکوێ تەفەکوری جوڵا، فکری جوڵا سوود لەوە وەربگرێ، پەلاماری بدا، وەری بگرێ، لە خواناسی خۆیان بەکاری بێن. ئیمامی هەڕەوی یەکێ بە یەکەم سێدانەیمان بۆ شەرحەکە. ئەفەرمێت تۆ چۆن سوود وەرئەگری لە ئەو ئامۆژگاریانەی کە گوێیان لێ ئەگری، چۆن سوودی لێ وەرئەگری؟ ئەفەرمێ وإنما ينتفع بالعظة بعد حصول ثلاثة أشياء. ئەبێ سێش لە تۆیە بێتە دی ئینجا لە وتارەکان سوود وەرئەگری. یەکەمیان شدة الافتقار إليها. عرزم کردن کە ئینسان لە پلەی تەذەکوڕ یا ذیکری، یعنی بیرکەوتنەوە، یادکەوتنەوە، یادخستنەوە یان یادکردنەوە. ئینسان کەسێکی زۆر خۆش بێ و دەمێک بێن نەیبینی بێت و یادی بکاتەوە بە دڵ بە زمان، حەز ئەکات لە مەجلیسێکا دانیشێ باسی ئەو بکرێ. باوکێک کە باسی کوڕەکەی خۆی ئەکرێت لە هەر مەجلیسێ لە هەر جێگایکە پێی گەش ئەبێتەوە، چونکە خۆشی ئەوێ، زۆری خۆشە، یادی ئەکاتەوە. سوبحان الله، ئەم وتار و ئەو مەجالیسانەی کە ئینسانی موسڵمان تیا دانیشێ، کاتێک کە ئەڕوا ئەزانێ وشەی خۆی تیا ئەوترێ، کەلیماتی تیا خۆی تیا باسەکرێ، زۆر خۆی بە فەقیر ئەزانێ بۆ بەشداریکردن لە هەموو جۆرە وتارێکە، بەس باسی خۆی تیا بکرێ، لەزەتی لێ ئەکات، چێژی لێ وەرەگرێ، ئیسفادەی لێ ئەکا. گوێ مەدەرێ بەوەی کە کێ قسە ئەکا، چۆنە قسە ئەکا. تەسەوورکەن یەکێک لە خاڵە زۆر لاوازەکانی ئێمە لە عامی هەرێمی کوردستان با بڵێن یان لە عامی هەڵەبجەیە، بریتێ لەوەی کەم بەشداریکردنمان. وا تەسەوورەکەن هەموو شتێک ئەزانین. جاری وایە گەنجێک پێ مەڵێ ماوەسە وەڵڵاهی چوون بۆ خوتبە هیچ ئیسفادەم نەکرد. حتمەن ئەوە دڵە زیندوونەوە. ئەی گەنج، ئەگەر دڵە زیندوو بووایە محقق ئیسفادەتەکە. بۆیە ئەفەرمێ شدة الافتقار إليها. لەکوێ عێڵە و ئامۆژگاریەکەت بینی، مناڵێ کردی، پیرێ کردی، هەر شێوازە لە شێوازەکان، لە هەر مەجلیسێکە، لە ماڵێکە، لە مزگەوتێکە، لە هەر شوێنێکە باسی خوا کرا، تۆ هەستەکەی زۆر محتاجی بەوەی کە بڕۆی گوێ بگری. فەرمێگەرم محتاجێت نەبێت لە ناخی خۆتەوە هەز نەکەی محتاجی قەت سوود وەرناگری. ئینسان خۆی بەوە بزانێت کە هەموو شتێک ئەزانێ، سوود وەرناگرێ. کام هەر کەسێ خوتبە ئەدا لە هەر شوێنێکە بڕۆ بە ڕۆحی ئەوەی کە سوودی لێ وەرگری و فەقیری بەرامبەر بەو کەلیماتانێک کە ئەو ئێڵە بزان چه سوودێکی گەوری لێ وەرگری. دووەم ئەفەرمێ والعەما عن عەیب الواعظ. زۆر گەورەیە، چاو بنووقێنە لە عەیبی ئەو کەسێک کە قسە ئەکا. مهم کەلیمەی خوا لە زمانی یەتە دەرەوە.
یەکێک لە کێشەکانی ئێمە عینەن ئەمەیە بۆیە سوود لە مەجلیسی تەذەکوڕ زۆر وەرناگرین مەجلیسی ذیکرەکان زۆر سوودی لێ وەرناگرین تەسەوور کە ئەگەر کەسێک دانیشتە بێ با زۆر گوناهباریش بێ خەڵکێکی بە دەوری خۆی کۆی کردوێتەوە ئەڵێ کاکە وەرن با لا ئیلاهە ئیلڵا بکەین با ذیکرکەین تۆ یەکەم ئەبێت زۆر خۆت بە محتاجی ئەم مەجلیسە بزانی دووەم ئەبێت چاو بنووقێنەوەی کێیە ئەم ساحیبی ذیکرە مهم ئەوەیە باسی خوا ئەکرێ ذیکری ڕەب العالەمین ئەکرێ پیاوە گەورەکانی پێشینە زۆر گرنگیان داوە بەوەی کە کەلیمەی ئەڵڵا ببیسن وشەی خوا جەل جەلالوه ببیسن حتى لە باسوبیانی عەبدوڵڵای کوڕی مبارەکە ئەفەرمێ جارێک پیاوێکی بینی عارەقی خواردە بوو عارەقی بە دەمی هاتووە خوارەوە هاواری ئەکرد ئەڵڵاه ئەڵڵاه ئەفەرمێ بە پەلە چوو ئاوی هێنا دەمی جوان شۆری ئەڵێ کابراش بەس دەسی پێوە ئەنا پاڵی پێوە ئەنا بیری ئەکردەوە ئەم پیاوە ئەناسێ ئەڵێ دوای هاتەوە بەهۆش خۆیە باشم پیاوە بۆچی دەیمنی شۆری بیری کردەوە وتی وەڵڵاهی ئەڵێ مەلای ئەو مەنتیقە بوو ئەڵێ عەبدوڵڵا بوو ئەڵێ کە چووە خزمەتی وتی وەڵڵاهی هیچ نەبوو بەس تەنها ئەوەندە بوو حەزم نەئەکرد وشەی ئەڵڵا لە دەمێکەوە بێ کە ڕەشا بێتەوە پیس بێ بۆی ئەوەم هێنا دەم شۆرد ئەفەرمێ لە دوایەوە کەسە تەوبەی کرد لە خزمەتیە تەسەوور کە ئەوەندە عاشق بوون بە وشەی ئەڵڵا کە لە دەمێکی پیسەوە بیستویانە حەزیان کرد بە دەمێکی پاکەوە بێ گوێی لێ بن با سەرخۆشیش بن بۆیە مەسئلەی چاونوقانن لە عیبی واعظەکان زۆر گەورەیە بۆ سوود وەرگرتنی خۆت بۆ پلە بەرزبوونەوەی خۆت لە خواناسیە ئەبێ ئیلا چاود نوقان بێ لە عیبی واعظەکان ئەگەنا سوود وەرناگرێ ئینسان ئەگەر چاوی نەنوقان بێ لە عیبی واعظەکان ئەفەرمێ سێهەم دانە لەگەڵەوە خۆت زۆر بە محتاجی ئەم وتارە ئەزانی دوو چاو ئەنوقێنی لە عیبی ئەو کەسەی کە قسەکە ئەکا وتذكر الوعد والوعید هەمیشە وعدەکانی خوا لەگەڵ هەڕەشەکانی خوا هەردووکیان بێنە لە پێشاوی خۆت کە ئەچیتە ناو کۆڕێکەوە مناسبەیەکەوە یعنی کاتێک کە ئینسان ئەچێت کەلیماتێک ئەبیسێ لەم دوانە تەجاوز ناکە یا کۆمەڵێ پەیمانی خوای بۆ باسەکرێ یا کۆمەڵە هەڕەشەی خوا ئەفەرمێ بە دڵ گوێیان لێ بگرە وەلەو کاتا یادت بێ یادی وعد و وعیدت هەبێ زۆر دڵت ئەبێتەوە بۆ وەرگرتنی ماوعظە و وەرگرتنی ئامۆژگاریەکان ئینسان نازانێت لەوە ئەچێت لە کەلیمەی کەسێکەوە ئەم ڕزگاری بێ لە ئاگر وعیدێکی خوا کە ئەبیسێ و ئەترسێ و ئەگەڕێتەوە وعدێکی خوا کە ڕەغبەتی ئەداتێ و کارێکەکە ئەگەڕێتەوە بە تەواوی لە گوناهەکان دوورەکەوێتەوە ئەم خاڵەیان زۆر گرنگە بە نیسبەتی ئێمەوە چون ئێمە ئیلا ئەبێت لە قۆناغی تەوبە دەرچین بچینە قۆناغی ئینابەت لە ئینابەت دەرچین بچینە تەذەکوڕ ئەهلی ذیکر بین ئەهلی غەفڵەت نەبین چۆن ئەم پلانە ئەبڕین ئەبێ ئیلا ئەم خاڵانەمان لە خۆمانە جێبەجێ کردبێ بۆیە ئیمامی هەڕەوی ئەم کەلیماتانە ئەڵێ کە تۆ نەفع بە ئامۆژگاری کاتێک وەرەگری ئیلا ئەبێ خۆت زۆر بە فەقیر بزانە هەر کەسێک کەلیمەیەکی وت سوودی لێ وەرگرە بە چێژەوە گوێ لێ بگرە دوو مەسەلەی عیبی ئەو خوتەبا و ئەنواع بە عیبی کردبێ ئێمە ئینسانین خۆ ناکرێ بەبێ عیب بین خۆ مەلائیکە نین لە بین یەکترە ئەوە مشرکین کاتێک کە چاویان کوێرە لە بەرامبەر ئەوانەی کە با بڵێن ئەمبیان و پیاوانی گەورن دێن ڕخنەی ئەوە ئەگرن کە ئەم کەسە فڵانە کاری کردووە یەمشی فی الئەسواق هیچیان نەدۆزیوێتەوە تیانە کورە ئەمە بەناو بازاڕ ئاسێ چۆن نەبێ چۆن نەبێ شتی لێ وەرگرین ئێمە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەکوێ کەلیمەیە وترا چاو ئەنوقێنین لە عیبی ئەو کەسەی وتوێتی وەرئەگرین فەضیلەت وەرئەگرین هەمیشە وعد و وعید بەهەشت و ئاگر لە پێش چاومانە کاتێک کە ئەچینە وتارێک کاتێک کە گوێگرین کاتێک ئامۆژگارێک ئەبیسین ئەفەرمێ ئەی چۆن چاوت ئەکرێتەوە لە مەسلەی عیبرەت و پندوەرگرتنە شکەوتمان خۆی گەورە دوو قورئانی هەیە قورئانێکی مەتلووی هەیە قورئانێکی مشاهدی هەیە کە سەیری کە لەم گردوونە قورئانە مەتلووەکە بریتێ لە قورئانی پیرۆز کە ئەیخوێنینەوە قورئانی دوم ئەم گردوونەیە ئاوا کراوەتەوە بۆ تۆ بیخوێنەرەوە ئیتر لە دار و درەختیەوە لە هەوا و ئاو و جوانیەوە لە ئەستێرەکانیەوە هەمووی ئاوا بکەرەوە سیرکە ئەفەرمێ هەمووی جێگەی عیبرەتە هەمووی جێگەی ئەوەیە کە ئینسان سوودی لێ وەرگرێ ئەفەرمێ ئەوە بەچی واد لێیە کە سوود لەوانە وەرگری ئەڵێ یەکەم دانە حەیات القەلب ئەبێت دڵت یا حەیات العەقل ئەبێ عەقڵت زیندوو بێ لە ژیانە بێ ئەگەنا چەند کەسێ بەسەر گیایەکە ئەڕۆ لاشی لێ ناکاتەوە یەکێکیان لای لێ ئەکاتەوە
ئەبینێت و سوودی لێ وەرئەگرێ و ئیسفادەی لێ ئەکا. اینجا فەرمێ بێ زۆر ئاگات لێ بێ ئەم سەرزەوی و معریفەت الئەیام مێژوود ئاگات لێ بێ لەمە و پێش لەمە و دوا بۆ کوێ ئەڕۆی مەسیری ژیانت مێژووی خۆت و مێژووی گردوونە ئاگات لێ بێ. طبعا ئینسان سبحان الله لە هەر شوێنەکە دابنیشێ لەسەر ئەم سەرزەویە بێخاوەن نەبوو ئەو شوێنە. تەسەور کە ئێستا ئێمە لەم مزگەوتە ئەم شوێنە ئێستا بە مزگەوت ئەزانین کەسمان نازانین پێش 500 ساڵ لەمەوە پێش ئێرە چی بوو. احتیمالە پەرزگایەک بوو بێ، احتیمالە شوێنی عەبدایەتی بوو بێ، احتیمالی چەند کەسێک خاوەنی بوو بن بستێکیان بە هەموو سەرزەوی نەداوێت شەڕیان لەسەر کردوێ ئەبێت چەند کەس لەسەری کوژرابێ نازانین. خۆ ئەگەر مێژوو يومئذ تحدث أخبارها زەوی بێ مێژووی خۆی بگێڕێتەوە سرد سڕ ئەمێنە لە عەجائبات لەو هەموو ڕوودا و گۆڕانکارانەی بەسەر بستە زەویەکی ئەم زەویە هاتووە. ئەمڕۆ هی وڵاتێ بووە، هی پاشایە بووە، هی ئەمیرێ بووە، هی خەلیفەیە بووە، بۆ بەهی دانەیەکی تر دینێکی لەسەر بووە، دینێکی تر هاتووە. ئەی هاوار ئەفەرمێ هەتاوەکو چاو نەکەیتەوە لە قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة الذين من قبلكم. بۆ خۆ ئەمرت پێ ئەگە کە تۆ بگەڕێ بەسەر زەویە عاقبەتی ئەوانەی پێشوو ببینی چیان لێ هات بەرەو کوێ چوون بە چ مەسارێکا ڕۆشتن ئەبێ ئینسان چاو کاتەوە. ئەگەر ئەم فکرەی نەبێ هەمیشە خۆی بە خاوەنی زەوی بزانێ و خۆی وابزانە عنتەری زەمانە حتمما ئیسفادە ناکە، حتمما سودوە ناکە، حتمما ناگاتە پلەی ذکری خوا و پلەی یادکردنەوەی خوا پلەکەی بەرز بێتەوە بۆ حاڵی تەذەکر. ئەفەرمێ وەسەلامەتی من الأغراض هەمیشە کاتێکە سەیری گەردوون ئەەکەی واز لە مەبەست و غەرەزەکانی خۆت هەمووی بێنە لێیان گەڕێ بە چاوی دڵ بڕوانە، بە چاوی سوودوەرگرتن بڕوانە، بە چاوی عیبرەت و پەنوەرگرتن بڕوانە. ئێمە ئینسان لە چیە ئەژین؟ لە هەموو ئەم گەردوونە لە نێوان دوو خاڵین، یا ئەوە تا لە ناو نیعمەتی خوایان یا لە ناو بەڵای خوایان لەم دوانە تەجاوز ناکە هەردووکیشیان بۆ ئەوەی تۆ چاوکەیتەوە. چونکە جاری وایە تۆ چاو بە نیعمەت ناکەیتەوە، خوا نیعمەتت ئەداتێ نیعمەت ئەداتێ نیعمەتەکە چاوت کوێرەکە بەڵا جاری وایە ڕەکت ئەکاتەوە، جاری وایە نیعمەت ڕەکت ئەکاتەوە. ئینسان بیرکەنەوە ئەگەر زۆر توونی بێ زۆر توونی بێ لەپڕ خوای گەورە دەروی لێ بکاتەوە ئاوێکی سازگاری دەستکەوێت چۆن سوپاسی ڕەب العالەمین ناکە لەسەر ئەو ئاوە سازگارە. بەڵام هەموو ڕۆژێ ئەو ئاوە سازگارە لە ماڵەکانی خۆمانە ئەبینین هەستی پێ سوپاس ناکەین، ئەو ئاوە جوان و پاک و سازە ئەبینین دەرکی پێ ناکەین. لە یەکێکیانە لە ئێستەمانە نیعمەتێک کوێری کردوین، هەر ئەو نیعمەتە ڕۆژە لە ڕۆژان ممکنە بۆ کەسێکی مبتەلا سەبەبی ئەوە بێ کە چاوی بکاتەوە، چاوی دڵی بکاتەوە، حەیات بە عەقڵی ببەخشێ. یان جاری وایە ئینسانێک لە ناو بەڵایەکی زۆر قورسایە، لە ناو ئەم بەڵایە دەرچوونی نییە، زۆر زەحمەت زۆر دوعا ئەکا زۆر ئەپارەت لە پڕ خوای گەورە دەروی خەیری لێ ئەکاتەوە و ئەمە عەبدە بگەڕێتەوە. وەنەبلوکم بالشەڕ والخەیری فتنە زۆر گەورەیە. بۆی ئێمە ئەم سێ خاڵە نەبێ بەڕاستی عیبرەت وەرناگرین، چاوی عیبرەتمان ناکرێتەوە، ئەبێ دڵمان حەیاتی هەبێ. مەسائلی دڵمان حەیاتی هەبێ. جارێک عەرزم کردم کە ئیبن تەیمیە قسەیەکی هەیە ئەفەرمێن لە بینی دوای نوێژی سنەتی بەیانیەوە هەتا و کاتێک قامەت دەکرێت لەو بینە ئەفەرمێ ئەگەر 40 جار بڵێ یا حەیو یا قەیوم لا إله إلا أنت برحمتك أستغيث، ئەفەرمێ ئەگەر ئەم کەلیماتانە بڵێ ئللا خوای گەورە دڵی مردود زیندوو ئەکاتەوە، ئەو دڵی کە عیبرەت وەرناگرێتی لەمە دوای عیبرەت وەرەگرێت. طبعا ئەوە عەرزم کردن لە قورئان و سونە ئەوانە نەهاتووە، بەینەما ابن القیم باسی ئەکاڵە شێخەکەم ئاوای کردووە پێش ئیبن تەیمیەش هەرچی ئەهلی بەسیرەت و ئەهلی عرفانە، هەرچی ئەهلی دڵ و تەسەوفە هەموو فەرموویانە فەرموویانە یا حەیو یا قەیوم لا إله إلا أنت، ئەوە ژیان بە دڵ ئەبەخشێ ئەو ذیکرە، حەیات ئەخاتەوە ناو دڵ ئەگەر وتە یا حەی. زۆر ئەو کەلیمە بەلایەنەوە گەورە بووە، سڕێکی تایە ئەم کەلیمەکە ئەو پیاوە گەورانە هەر هەموو لە شێخی گەیلانیەوە بۆ خوارەوە هەموو باسییان کردووە. فەرموویانە ئەگەر دڵت زیندوو نەبوو ئەو ذیکرە زۆر بخوێنە، زۆر هاوارکە یا حەیو یا قەیوم، لەعەلە خوای گەورە دڵەکەت ئەکاتەوە و دەروونت ئارام ئەبێتەوە، زیندویەتی ئەدرێتەوە بە دڵ و دەروونت، دەی حەیاتی عەقڵ، دەی مێژووی سەرزەوی و مێژووی خۆت، دەی بێغەرەز بوون لە هەموو ئەوەی کە لە سەرزەویە هەیە.
يعني إما تصور كهر نعمتك أبين هواما بو أو نعمة أمان جولين بلان بو بشتي نعمتك أبي عقل ما جولين إما كاتك قولي كي زور جوان أبينين هواي بون كردنك وما اللي أكا لي كين أو بوني بكين بلان كسيك عارف بخوا هواي خواناسي وهاي لي أكاتو بوني أكاتو إكا بسر سنجيو چونکە الله يبير أخاته خوای جل جلاله بير أخاته بون كرنك الله يبير أخاته سير كرن وجمالك الله يبير أخاته جوي كراوته تشاوي كراوته زماني كراوته بذكر سهمين دانا أفرميت شون بروبومي فكري خوت كو أكيتو أفرمي يكمين خال وش هر بسيشتا يكمين دانا أفرمي أمل زور كان بأمل أمل دريجي سري همو فتنة كان زور أمل تكرد به وتصور مك هر أماني نا همو لحظة يك تصور كتو بياني مردوي بياني نخوش كوتي تو تواو درجاي مالك رو تشوي تدرو ناقريتو شو سر خسر جگتو تواو بوي أم قصري أملا لإنسان زور إنسان جورا أكا وهاي لي أكا هميشه فكري لشوية ترى فكري لا يخويا فكري لقرانا ولا يخدا جل جلاله بالله وما كروا باشا من قرزار بوم أبي قرزة كان بموضوع أو شيء بكم خيالات بدأ يثبر ليه كره لحظة يكتبتوا نما ألم لحظة شيء أكي وخدا شون بيوندي لقلا دروس أكي شون عبداتي أكي أفرميه كم تقلبه كم خيالات وتمني بك كم خط هالواسة بغير خواوة كم تقلي لإنسان زور إنسان جورئك كألين كم تقلبه ما بس أولني تقلي خلق مكة تقلي خلق لدائري خطبك لدائري خواناسي لغير خواناسي حاجة وأولني تقلي يخلق لا كاتي ألين تمني كم كخيالت كم أكاتو حتى تمنيت كم تربي كان كم تربي شو كتو أجر قصري أمل تبو كان كم تربي خدا ناسيت يا أبيني وبس نك دور درجي وحياتك جورة إنجا تعلق بغير خوا قد ما بس حب مشتكت بي خوا بزان والله جاري واي إنسان أولادك أمره زور غنبارة به زبيك هي لدسي أدا كاسبك هي لدسي أدا دولة من فقيرك لش صاغة كي لدس أدا قد تعلقي جياني خد بشتيك وما بس غير الله نبي وتصور مك خاوني عقلي باني عقل لدس أدي خاوني لا شيء كي بهزي باني لدسي أدي خاوني بارو داهاتي باني هم أرواح بوي تعلق بغير خوا وما بس علماء فرموا أنا حتى تعلق بفقيرية وما بس بيركيتو لفقيرية كأي هاور أو فقيرية شون نجاة بيتشي لا واسي لي بينا تعلق بغير خوا أبدا ما بس إنجا فرموا أنا زور أقل لتيريبي وخوزوريبي كم تيكلي خلق به كم بخوا كم يشبخو ما يشيك له فلسفة كان الرجوع أو براسيد بل الرجوع أبي تو برسيد به كشيء ما هو الأدين للرجوع برسيمان فهم حلا يكي زور جوري أبي محاولة كي إخوان كم كيتو تاويلي أكي برسيته به لبرسيتها فكر أجولي لبرسيتها ثمري فكري خود ور أجريته نقلة تيريا إما محاولة أكين بارشيو زور بخوين إوار زور بخوين محاولة هيج برسي ما نابي توني ما نابي أو رجوبونية بمعنى كلمة إنسان أبي برنامج دانا يبو كم خوري برنامج دا يبو كم خوي طبعا خو طبيعتي كي هي إمام غزالي كمال ياساي تايبتي دانا وبو خو أفرمي أجر خو خود دابة دسيوا يترأت خوينه أجر خود ندابس زور كات كسي قال والله من خوم قرصة خبر من نابت وهو كاركي شيء هو كاركي أو يكاتك خبري أبيت أخوي أداته ودسي خو خد مدرة ودسي خو يكسر هسته خو كروشت هريك يقول إما أجر خوي ندات دس خو ظلنا بأبدا بسرية فكري جولا أبي لخوزوريا فكرة التبيه نامنه بوي ثمري فكري تو كي دزجيري أكي كي حاصلي أكي كي ظفري بي ودست أكي أو كاتيكتو كم خوتي أوج بالتمرين أكري لهش ساعاتي خوته وبيك بشش لشش وبيك ببينج
وردەوە لە 5 مجاهدەکە بیکە بە 4 کەمتری کەرەوە پچڕی کەوەکو ئیمامی غەزالی ئەفەرمی ئیمامی غەزالی ڕۆژەکەت بکە بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ چکە ئینسان کە ئەخەوێت و هەڵ ئەسێتەوە نەشاڵێکی زۆر گەورە 3 دقە 4 دقە 10 دقە خۆت ڕابێنە بخەوە هەستەرەوە کە هەستایتەوە خۆت مەدرەوە دەسی خەوت چکە خەوت لێکەوێ زاڵە بێ بەسەرتە نە تۆ بەهێزتر لە خەوەکە هەسە ڕاپەڕە کارەکانە جێبەجێکە لە خواردنیشا بە هەمان چشن ئینسان ئەبێ یاسای دانابێت جار بەجار لە خواردنەکەی کەم کاتەوە تەئەتی لە ڕەمەزانە ئەواخیری ڕەمەزان ئەواخیری جەنگە لەگەڵ مەعیدەیە جەنگە لەگەڵ خەوا علەما فەرموون بۆچی بەرەکەتی ڕەمەزان هەر هەموو یەکەوێتە ئاخیرەوە چکە مەعیدە دڕام هاتووە لەسەر کەم خۆری خەویشت ڕام هاتووە خەوت لە خۆت زڕاندووە شێوازێکی تر مامەڵەکەی بە تەواوی شەو تۆ شەو زیندوو ئەکەیتەوە لە حوزوری ڕەب العالەمینە چکە ئیتر کاتی ئەوەت ڕۆشت کاتی نصفی شەوت ڕۆشت کاتی ڕبعی شەوت ڕۆشت هەموویت بەجێ هێشت ثلثی شەوت ڕۆشت ثلثەینی شەوت ڕۆشت هاتووە شەوی کامل بۆ خوا زیندوو ئەکەیتەوە لە حوزوری خوای ئەوەستی بۆیە هەم خەیاڵاتەکانت ڕاگرە کەمیان کەرەوە تعلقە بە غەیری خوا کەم کەرەوە تێریت کەم کەرەوە خەوت کەم کەرەوە لەعەلە فکرت مێشکت ئەکرێتەوە هەندێک جار تەڵەبە پرسیارەکەن لە ماوەسا ئێمە ئیمتیحانمان هەیە ئایا ڕۆژەکانمان بشکێن لە پێناوی ئیمتیحانە ئەوە لەم فەلسەفەیە تێنەگەیشتووە ئەگەر نا ئینسان ئەبەدەن ڕۆژەکەی خۆی ناشکێنێ لە پێناوی خوێندنە چکە لە کاتی بە ڕۆژوە مێشکت زیاتر ئەکرێتەوە ذهنت زیاتر ئەکرێتەوە هەموو عولەمای تەسەووف ئەوان فەرمووە فەرموویان هەتا مەعیدەت خاڵی بێ مێشکت کراوەتر ئەبێ مێشکت ئەتوانێت بە ئاسانی وەرگرێ و پڕ ببێ ئەگەر مەعیدەت پڕ کرد مێشکە وردەوە دەدا ئاخرێ بۆیە ئەم خاڵانە هەر هەمووی کە ئیمامی هەڕەوی باسی کرد و ئیبن القەیم بە درێژی باسی کرد لە مەرتەبەی خواناسی ئەگەر ئەمان نەکەین ناگەینە خواناسی بەرز نابینەوە دروست نابین ئێمەش پلە پلە قەرارمانداوە ببڕین بە حوزوری خوای گەورە شاد بین ئەبێ هەموو قۆناغەکانمان بڕی بێ لەعەلە ڕۆژێک لە ڕۆژان لە یەکێک لە قۆناغەکانە یا مجاهدە بۆ قۆناغێک ئێمە کۆتا بە حیاتمان نییە پلەی ئەو کەسانەمان دەست ئەکەوێ ئایا ئەهلی ذیکرن پلەی ئەوانەمان دەست ئەکەوێ ئەهلی ئینابەتن ئەهلی یەقەظەتن ئەهلی تەوبەن ئەهلی محاسبەی نەفسن لە شوێنەکانە ڕەب العالەمین ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە ئەبارێنێ خوای گیان ئێمە هاتووینتە حوزوری تۆ یا ئیلاهی بە زمانی بە ڕۆژەوە 19 ڕۆژە یا ئیلاهی ئێمە خۆمان ماندوو کردو و لاشەمان ماندوو کردووە بە ئومێدی ئەوەی نورێ بکەوێتە دڵمان بە ئومێدی ئەوەی هیدایەتێ بکەوێتە ناخمان بە ئومێدی ئەوەی ڕۆحی شکستەمان ئارامێ بگرێ ئیلاهی لەم 19 یەمینی ڕەمەزانە هاتووینتە ماڵەکەی تۆ و تەمەنای ئەوە ئەکەین یا ئیلاهی کە تۆ ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنی ڕەجامان زۆرە بە بەرەکەتی تۆ یا ئیلاهی ڕەحمەت بەسەرمانە ببارێنە بەرەکەت بەسەرمانە ببارێنە عەفو بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە قبوڵمان کە لای خۆت یا ئەکرەمە الئەکرەمین یا ئیلاهی داوای لێ ئەکەین هەموو چاکەکانی ژیانمان پێ عەتاکە هەموو چاکەکانی ئاخرەتمان پێ عەتاکە یا ئیلاهی داوای لێ ئەکەین بە ڕەحمەتی و بەزەی خۆت دڵمان ڕۆشن و ئاوەدان کەرەوە بەخواناسی ئیلاهی ئەگەر چی ئێمە لە غەفڵەتا بین دوور بین لە تۆ یا ئیلاهی ئەزانین تۆ ئەهلی کەڕەمی ئەهلی حلمی لەگەڵمانە تو گەورەی خۆت تۆ خۆت لە خۆمان نزیکەرەوە ئیلاهی بەرزمان کەرەوە لای خۆت لە حوزوری خۆتە مەقاممان بەرز کەرەوە یا ڕەب العالەمین ئیلاهی بمن كرا صاحبي أسرار زور جورا لبين خوما نخوتا يا رب العالمين إلهي داوى اللي أكين بناوي جواند بصفتي برزة باسم عظمت بزي كان يخلم رمضان ولا غير رمضان بس ما زيادك قبول مان كلا يخوت لو أنا من بجرك ببيع حساب وكتاب يا إلهي للرؤج قيامته بس برزة وبحضوري بيغمر صلى الله عليه وسلم شادب إلهي داوى اللي أكين لسرجم جناه كان من ببورة لجناه دايك وباك من ببورة لجناه خزان وهوسر ومنال وشمن تارج قيامة ببورة إلهي داود لأكين لجناه خشيستان من ببورة لجناه براو خشكان وخزم كسكر من ببورة لجناه ما وصاو قتابي من ببورة إلهي داود لأكين بناوي جوان بصفتي برز باسم عظمت دروي خير لم اللي تمن بكروا يا رب العالمين إلهي رزق حلال من زيادك بركات بسر بازار كان مانا ببارنا بركات بسر كانيا وكان مانا ببارنا بركات بسر بير كان مانا ببارنا بركات بسر زرعات ودغلودانا ببارنا إلهي بركات بسر أجل داري كان ببارنا
إلهي داوات لي أكين بركة بسر راتب ومعاشكانا ببارينا إلهي داوات لي أكين برحمتي خود ببزي خود بكرمي خود رحمتي وبركتي خود بسر هموجيان مانا ببارينا تو قوري خود خوايان رحم بمردو كان من بكا إلهي رحم بمردو كان من بكا شفاي نخوش كان من شفاء بو نخوش كان من بنير يا رب العالمين إلهي داوات لي أكين بناوي جواند بصفتي برز باسمي عظمت هر نخوشي لا شيء ما يا هيا إلهي شفاء ما بنيره نخوشي بيمان زاني ويا بيمان نزاني وإلهي شفاء ما بنيره إلهي بمان يرى لو عبداني تشيج للرجو كان ينور أجرن تشيج للنيوج ينور أجرن تشيج لقرآن خياندن ور أجرن تشيج لزكاة وصدقة وسرفتريان ور أجرن إلهي داوال لي أكين بناوي جوان بصفتي برز باسمي عظمت بمان يرى لو عبداني كلايتو وزور نزيك قريبا يا رب العالمين بلكاني خواناسي من بيبرا برز من كروا يا أكرم الأكرمين إلهي حاجة من زور بولايتو داود لي أكين بقوري خود حاجة كان من جيب جيكا حاجة كان من زور برزيان كينوا هميان أدينا دسي علمي تو يا رب العالمين تو خود أزاني تشيبو جين من باشا تشيبو الدين من باشا أويبو عباد وبلاد باشا خويا بمن عطاك يا أكرم الأكرمين إلهي داود لي أكين لنا ونعمتك كان بامتحاني نعمتك كان ما منشكينا بامتحاني بلاكان ما منشكينا إلهي بلاكان ونعمتك كان همي بكرم ماي برزيبو إما ماي نزيكيبو إما تو قوري خوت لم زمني فتنة وفساد ضلمان آرامك خويا ضلمان آرامك خويا مالكان من آرامك يا إلهي داود لي أكين مالكان من بر آراميك أمولات ونجتمان من بر آراميك إلهي داوال لي أكين بناوي جوان بصفتي برز باسمي عظمت ولاتو نجتمان كردستاني إما پر لدين داري بك يا رب العالمين يا ربي خويا خواناسان تيا بهيسك دين داران تيا بهيسك دين داران تيا بريز وسربرسك يا رب العالمين خويا داوال لي أكين بناوي جوان بصفتي برز باسمي عظمت كرمي خود بسر معنا ببارنا أم كلماتنا من لقبولك أم درسانا من لقبولك بخوا پروردگارا ئێمە شایستە ئەم کەلیماتە گەورانە نین کە باسییان ئەەکەین بە هیمەتی ئەم پیاوە گەورانەوە بە عیزەت و گەورەی ئەم پیاوە گەورانەوە کە ئەم کەلیماتانیان وتووە ئێمەش ئەوێرین باسییان کەین لەعەلە دڵی شکستە و تینومان دوومان لەم ڕۆژگارە بەرسۆز و ڕەحمەت و نەشتەری کەلیماتی ئەمانە ئەکەوێ خوایە بۆ خاتی گەورەی خۆ لێمان قبوڵکە خوایە بۆ خاتی گەورەی خۆ دڵمان ئاوەدان کەرەوە يا إلهي نشترقري دلكان من كلا سر خواناسي دين داري طاعت دام زراو من يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من شوي أجبوري وخالي من قبلك